دیمەنی بانگەشەیە بۆ جەندەر، بەڵام ئەم جارەیان لەسەر بینای شارەوانی هەڵەبجە و لە سەعات 10 شەو. بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکە کاردانەوەی خێرای دروست کرد بە شێوەیەک لقی هەڵەبجەیەکێتی زانایان یاینی ئیسلامی لە دادگای هەڵەبجە سکاڵایان لەسەر شارەوانی و ئەو کەسانە تۆمار کردووە کە ئاسانکاریان بۆم کارە کرد کە نامۆیە بە کەلتوری خەڵکی هەڵەبجە و کۆمەڵی کوردەواری. تۆمارکردنی سکاڵایەک لە دژی ئەو سوکایەتیە کە شەوی ڕابردوو کرا بەرامبەر بە دینی خەڵکی و ئەخلاقی خەڵکی و ئەوەی کەوا ئاسایشی گشتی تێگەدات بە حەقیقەت کە لە بڵندگوێدانرا بوو لەسەر سەرۆکایەتی شارەوانی پارێزگای هەڵەبجە لەسەر بەدالەکە لەسەر ئەو شوێنە گشتیانە دانراوە هەموو خەڵکی گوێی لێیە. ئەمە طبعاً هەوەکوتم نە لە ڕووی دینەوە خەڵکی قبوڵێتی نە لە ڕووی ئەخلاقەوە قبوڵە نەوەکو یاسایش قبوڵی نییە بەو شێوازە کار بکرێ. لای خۆیەوە سەرۆکی شارەوانی هەڵەبجە ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە و ڕاگەیاندووە لەلایەن نووسنگەی قوبات تاڵەبانیەوە ئاگادار کراون کە پەخشێکی دووخولەکی بۆ پاڵپشتی ژنان دەکەن، بەڵام وەک سەرۆکی شارەوانی دەڵێت کاتێ بابەتەکە پەخش کراوە ئەوە نەبووە کە لەسەری ڕێکەوتون. هەر بەو هۆیەوە سکاڵای لەسەر سکرتێری نووسنگەی پارێزگار تۆمار کردووە. دەژڵێت ناچمەوە سەرکار تاکو و ڕوونکردنەوە لەسەر و پرسە دەدرێت و کێشەکە چارەسەر دەکرێت. بەڵێ من لەسەر ئەو ڕووکردنەی کاغازات بەسام کە ڕووکردنەی تەواو شەڕا دەچمەوە بە دەوامی خۆم و کێسەکەشمان داوە بە یاسا سەروەرە لە سەروی هەمومانە یاسا چ بڕایدای پابند یاسا دەبین. من باڕوونکردنەوەیەک بم ئەو مەتنابی خوێندنەوە لە ئەرچیفایە یەک کەلیمەی لەسەر جێندەر و ڕەگەزبازی و هاوڕەگەزبازی تیابێت مطلقاً ئێمە پێچگە ئەوەش ئامادەین بۆ لێپرسینەوەی یاسایی و دادگا لەسەر هەموو شتێکە. بۆیە دژی توندوتیژیە، دژی پێکەوە نەژیانە، دژی بەکارهێنانی زەبر و زەنگە کە ئێمەش ئەزانین ئاینی ئیسلام واتە سلم واتە ئاشتی واتە ئاشتەوایی کۆمەلگا و ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ڕەبتی بە جێندەر و هاوڕەگەزبازی ئەوە لە وڵاتە گەورە پێشکەوتە مۆدێرنەکان قەدەغەیە. خێرەمە بێنین بۆ ئێرە مطلقاً نایەت. نە کۆمەلگای کوردی ئەوێت نە ئاینی ئیسلام لەو کۆمەلگای کوردیا کە لەسا 99.9 ئەوێت نەت دەسەڵاتی سیاسی و حکومەتی ئێرە بەوێت. بڵاوکردنەوەی بابەتی جەندەری وەندێک بانگەشا بە ناوی پاڵپشتی ژنان لە هەڵەبجە لە کاتێکدایە لە سنوورە و پارێزگایە ئاماری توندوتیژی دژی ژنان زۆر کەمە و لە هەندێک ناوچەی پارێزگاکە سفرە، بەڵام وەک چالاکانی پارێزگاکە دەڵێن کەسانێک بە پیلان کار بۆ تێکدانی شیرازی خێزان و نانەوەی پشێوی کۆمەڵایەتی دەکەن. هاوکات کاردانەوەی خەڵک دژیکاری و ڕێکخرا و دەستگا و کەسانە بە ئاماژەی هۆشیاری دادنرێت و بەڵگەیە لەسەر ئەوەی ئەو تۆی هەوڵ دەدەن لە ناو کۆمەڵی کوردەواریدا بیچێنن هیچی لێ سەوز نابێ و پیلانەکانیان بۆ تێکدانی شیرازی خێزان و ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێم هەر بە مردوویی لەدایک دەبن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.